هەر لە دوای ڕاپەڕینەوە دەستم بەو کارەی بەرگدووری کردیە و پاشان فراغەکی گەورە هەبوو لە جلی کوردی توانیمان دەست بە جل و بەرجی کوردی بکەین چکە ئەو کاتی جل و بەرجی کوردی زیاتر لە لای پیاوەکان نەدەدورا هەر لە ماڵان دەدورا ئیتیمامێکی بەو جۆرەی پێ نەدەدرا بەس وەکو خۆم یەکەم بەرگدوور بووم لە شاری هەولێر کە دەستم بەو کارەی کرد هەم لە دیزاینەکانی هەم لە ڕووی جل و بەرگەکانەوە کە تەمەشام کرد جلی و بەرجی کوردی یعنی تاکە ملەتێکین کە کەلتورەکەمان لەو ڕووە یەکجار زۆر دەوڵەمەندە ئەوەش بە عوکمی ئەگە تەمەشا دەکەی هەر ناوچەیەکی بچووکی ئەو کوردستانە بەگری خاوەن تایبەتمەندیەکی جل و بەرجی کوردیە جاران ئەگەر لە شاران بدیت وایە یەکەکەت بدیت وایە بە جل و بەرگەکەی دەرناسی ئەوە خەڵکی کۆیە خەڵکی ئەوەندەیە بەڵام خۆش بەختانە ئێستا بەو تێکەڵبوونی ناوچەکانەوە بەو تێکەڵبوونی ئەو ناوچانە هەموو کرایە هەموو جلەکان دەپۆشرێ کە تەمەشای جارانی جلی کوردیش دەکرد پارچەکانی زۆر بوو لەبەر هەندێ خانمی ئێستا لێ دەکرد بەڵام توانیتمان ئێستا تەمەشای ئەگەر ئەو جل و بەرگەی بکەیت ئەگەر جل و بەرجی کورد لە 3-4 پارچە پێک دێت تانیمان هەر لە 2 پارچە پێک بینین هەر شێوازەکەی ئەوەکەمان لەگەری دووریە ژێرکراسەکە توانیتمان معنی شێوازەکە هەر شێوازێکی کوردانە و شتێکی زۆر جوانە ئەگەر جلی کوردیش زیاتر بەو ئێکسواراتە ئێستاگە تەمەشا دەکەی خانمی کورد وەکو جاران ئیشی دەستیەکانی زۆربەی قوماشەکان و ئیشی دەستیەکانی لەسەر دەکا تەمەشا ئەوە یەک ئەو زیاتر ئەوانە لۆ ڕۆژی نیشانکردن یان ڕۆژی دەست نیشانکردنی بووکانە ئەوە سپی یعنی وەمان لێ هاتیە جلەکانی کوردیشمان هەموو لەک جواز بوویتەوە جاران لەو هەم مناسەباتێکی یەک جلی کوردیمان دەبێت ئێستا جلی کوردیمان هەیە بەس خاس بە تایبەت لە ماڵەوە لەبە دەکا مناسەبەکان هەموو جلەکان تایبەتە تەمەشا ئەوە تایبەت بە جلی بورچی بووکانە ئەوە لۆ دەست نیشانکردنە ئەوە لۆ خەنەبەندانە ئەوە برێن لۆ ڕۆژی ئاهەنگانە یعنی جلەکان ئەگەر تەمەشا دەکەی جلەکان ئێستا خۆشبەختانە جلی ماڵەوە لۆ ئەو کاتە میێوانداری جلی کوردی ئیحتیمامەکی ئێستا زۆری پێدراوە